ئەوەی لە پشتمەوەیە ئەو داڵەیە کە لە ناو ئاڵای پۆلۆنیا هەیە و ئەو نووسینەش دەلالەتە بۆ ئەوەی کە سوپای پۆلۆنیا ڕۆژێک لە ڕۆژان لێرە بووە خانەقینی داگیر کردووە لە ساڵی 1939 لە دوایەوەی کە ئەڵمانیا پۆلۆنیا داگیر دەکات بەشێکی سوپای پۆلۆنیا بە سەرۆکایەتی جنرالێک بە ناوی سیکۆرسکی وە کۆمەڵێک هاونیشتیمانی ئەو وڵاتە تەسلیمی ئەڵمانیا نابن وە خۆیان دەدەنە پاڵ بریتانیا بریتانیەکان هێنایانیان بۆ عێراق ژمارەیان 48,000 کەس بوو بە سەرباز و بە هاوڵاتیەوە لە بەغداوە لە کووت و لە کەرکووک و لە خانەقین نیشتەجێکران ئەوانەی کە هێنران لە خانەقین ژمارەیان 3,000 کەس بوو بە هاوڵاتی و بە سەربازەوە سەرەتا چوونە برانە گەراجی کرندی گەراجی کرندی هی بازرگانێکی جوولەکەیە بە ناوی ئسحاق کرندی لە ئەسڵدا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری کردنەوە هاتووەتە خانەقین ماوەیەک لەوێمانەوە ماوەیەکی کورد دواتر هێنرانە ئێرە کە نزیکە لە سنووری ئێرانەوە هێنرانە ئێرە بۆەوەی چاودێری سنووری ئێرانیان پێ بسپێرن لە 1939 تا 1944 لێرەمانەوە و ئەو داڵێش کە ئاماژەمان پێکرد سەربازێکی پۆلۆندی لێرە دروستی کردووە